قوتابخانەی پاڵەوانان بۆ یاری تایکواندۆ سەربەیانەی وەرشی جیهان کۆمەڵێک یاریزانی لەخۆ گرتووە و ماوەی چەند ساڵێکە پێی گەیاندوون تاوەکو لە خولو پاڵەوانتیەکان بە ئەنجامی باش و بەرچاو دەربکەون. لە دووە پاڵەوانتیکەوە تیپەکە بەشداری کردووە لە شاری بەغدا و لە پاڵەوانتی باڵوێزی کۆریای باشوور یانەی جیهان بە سێ یاریزان بەشداری کرد و یەکێک لە یاریزانەکانی یەکەم بوو. لەسەر ئاستی یانەکانیش بۆ تازە پێگەیشتن پلەی سێمی دووبارەی بەدەستێنا. ئێمە قوتابخانەی تایکواندۆی پاڵەوانان سەر بەیانەی وەرزشی جیهان توانیمان پاڵەوانێتی لە پاڵەوانتی عێراقدا بەشداریکردن باڵیۆزی کۆری کە لە عێراق لە بەغدا بەڕێوە چوو. الحەمدوللا ئێمە وەکو یانەی وەرزشی جیهان بە سێ یاریزان بەشداریمان کرد کە تیایدا براو بە یاریزانێکمان بۆ الحەمدوللا لە ڕیزبەندی یانەکان توانیمان سێیەم مکرر سێم دەرچین یعنی وەکتەواتە پلەی چوارەم مکرر سێم دەرچین ئەوەش خۆی لە خۆیدا بە حەقەتەن لە کۆی 62 یانە بەڕاستی نەتیجەی زۆر گەورەیە دەتانم بەڵام ئینشاءالله لە ئایندەدا بە باشترین نەتیجە دەگەڕێنەوە هەولێر ئینشاءالله وەکو خاوەن کۆمپانیاکان ئەوە بتوان سپۆنسەر یاریزانەکانمان بکەین ئێمە قوتابخانەی تایکواندۆی پاڵەوان دەیسەلمێنین کە لە هەولێر خاوەنی زۆر پاڵەوانی بە ئەزمموین الحەمدوللا بە تەمرینێکی چاک ئینشاءالله معسکرێکی زۆر باش ئەنجاممان داوە الحەمدوللا ئینشاءالله پلەی یەکەم بەدەستدێنین لە فئەی شەباب لەگەڵ متەقەدمین بەشدارین لەو دوو فیانە بە کۆی کۆمەڵە یاریزان ئینشاءالله بەشداریمان کردووە. ئێستا تیپەکە ئامادەکاری دەکات بۆ پاڵەوانێتی کوردستان کەوا ماوەیەکی زۆرە نەکراوەتەوە و وا بڕیارە ڕۆژی 12 ئەم مانگە ئەنجام بدرێت. ئامادەکاری تەواویان کردووە لە زۆربەی ئاستەکان و لە کێشە جیاوازەکان بەشدار بن و بە ئەنجامێکی باش لێوە دەرچن. توانیمان لە وەزن 55 زای 55 توانی پلەی یەکەم لەدەست بێنن لە بوتڵەی بەغدا. هیوادارم بوتڵەی زیاتر بکەنەوە نزیکەی 3 مانگ خۆمان حازر دەکرد توانیمە پشتوانی خوددا یەکەم بێنین. لەمەژە تەمرین لێ دەکەین خۆمان حازر دەکەین لە بۆی چکە زۆر یعنی ماوەی زۆر پێچێت تا بوتڵە دەکرێتەوە لە کوتنەوە ئەمە سار دەکاتەوە بەس ئەمە هەر بەردەوام دەبین لە سەرشتان تەمرین خۆمان دەکەین. وڵی تەدریبی باش دەکەین نزیکەی 2 مانگە خۆمان حازر دەکەین زۆر بە باشی تەمرینەکانمان دەکەین لەوەی بوتڵەکە ئینشاڵڵا یەکەم پلەی یەکەم بەدەست بینین. وا بڕیارە 12 و 13 ئەم مانگە پاڵەوانێتی یانەکانی کوردستان لە شاری هەولێر بۆ ئاستی پێشکەوتوان و لاوان لە کوڕان و کچان بەڕێوە بچێت بۆ 38 کێشی جیاواز و چاوەڕوانی پاڵەوانێتێکی بەهێزشی لێ دەکرێت. حسین محەممەد کەناڵی ئاسمانی پێام هەولێر.